گلەی و گازەندەکان لە کارەکانی ڕاکان سعید پارێزگارە وەکالەتەکەی کەرکووک و ئیدارەکەی ڕۆژ دوای ڕۆژ زیاتر دەبێت بە پێی زانیاریەکان کە دەست کورسات نیوز گەشتووە لە ڕۆژانی ڕابردوودا بڕی 70 ملیار دینار کە پشکی کەرکووک بوونە لە پترۆدۆلار و پارەپێدانی هەرێمەکان گەشتۆتە پارێزگاکە بەڵام بەبێ ئاگاداری لیژنەی پرۆژەکان و ئەنجومەنی پارێزگا پارەکە وەرگیراوە و نازانرێت لەکوێ و لە چ پرۆژەیەکدا سەرف کراوە. بوونی گەندەڵی و ناڕوونی لە کەرکووکدا هاوشانی تعریب و چاندنی تۆی دووبرەکیە لە نێوان پێکهاتەکاندا هەموو ئەمانەش بۆ خراپی ئەدای پارێزگارە وەکالەتەکەی کەرکووک دەگەڕێتەوە کە لە ئێستادا خۆی و پێکهاتەکەی ئیدارەی کەرکووک بەڕێوە دەبن. بەداخەوە یەکێکە لەو مشکلانەی کە مەلەفی ئیداری ئەمڕۆ یەک پێک هاتە بەسەریا زاڵا پێشتر لەگەڵ هەبوو کەم و کوڕیەکە پێش 2014 محافظ کورد بوو، جێگری محافظ عەرەب بوو، ڕئیسی مجلسی محافظە تورکمان بوو، ئێستا مجلسی محافظە نییە، نائیبی محافظ نییە، هەمووی هەیە محافظێکە بە وکالەت ئەو شتەیەک لە پێکهاتەی عەرەبیە بە کەیفی خۆی ئیشەکات. خەلەلێکی زۆر هەیە لە سەرجەم بوارەکانە نەک تەنها لە ڕۆ ئیدارێکە و لە سەرفکردنی ئەو پارێکەوە لە بەغاوە دێت کە چەندین ساڵە کەرکووک لێ بێبەش کرابوو. خەلەل لە سەرجەم سێکتەرەکانی ژیان هەیە لە کەرکووک پێویستە چارەسەری بنەڕەتی بۆ بکرێەوە بە زووترین کاتە و چارەسەرێ بکرێ. ڕاستە ڕاکان سعید وەکو پارێزگاری کەرکووک ئێستا کاربەدەستە و ئەو ئەرکەکانی گرتوتە ئەستۆ بەڕێوەی بە بەڵام بەشێکی گەورەی ئەو دۆخە بە تایبەتی ئێستای کەرکووک ناڕێکبوونی نێوماڵی کووردە. بۆیە من بە باش ێزانم کەەوە ماڵی کورد لە کەرکووک خۆی ڕێکخاتەوە و یەک هاو هەڵوێستی بە هاو هەڵوێستی و هاودەنگی بتوانن ئەو کێشانەی لە ماوەی ڕابردووی ساڵانی ڕابردووە ئێستادا هەیە بە شێوەیەکی باش کاری جددی بۆ بکەن و چارەسەری بکەن. هاتنی ئەم پارەیە لە کاتێکدایە کە چەند مانگێک بەر لە ئێستا بڕی 43 ملیار دینار بە مەبەستی ئاوادانکردنەوەی قەزا و ناحێزیان لێکەوتوەکانی دەستی داعش گەشتا کەرکووک بەڵام بێ هیچ پرۆژەیەک پارەکە سەرف کرا. ڕۆژنامەنووسان و چاودێرانیش هۆکاری ئەو گەندەڵیانە و مانەوەی ڕاکان سعید لە پۆستی پارێزگاری کەرکووکدا بۆ ناکۆچیە ناوخۆیەکانی کورد و کۆنەبوونەوەی ئەنجومەنی پارێزگا دەگەڕێننەوە. کارۆن محەممەد کورسات نیوز کەرکووک.